کتێبێکی تری هەیە ئاگدانە و کۆزۆپۆلیتی ئەویشی چوارەمین کتێبی کە بیرەوەریەکانێتی بە ناوی سنۆلۆژیە پێخراوەکە کە باسی ژیانی خۆی بەسەرهاتی پێنجەمین کتێبی زایاڵەیە سەرجەم نووسینەکانی کە ئەمڕۆ ئەم کتێبەیانە لە هەشتاکانەوە ئەم کتێبە بەلای من گریدێکی هەیە بۆ نەوەی نوێ بۆ بەدەستم نەوەی نوێی چاپیلەر نییە کە ئاگاداری ڕووداوەکان نەبوون کوچە کاک عەلی وەکو ڕەخنەگرێ وەکو پیاوێکی ڕاست بوو سەرجەم باسی ڕووداوانە ئەکات شەشەم کتێبی سەرەتایەکی مێژووی زمانی کوردی کە ئامادەکردن ئەویشی لە ڕەوانشاد زەبیحی و ئەو ڕەحمانی حاجی مارف و پرۆفسۆر ئەمیری حەسەنپور من نامێ قسەی لەسەر کردم کە هێ من وەکو مامۆستا هێ من ئەڵە هیچ کەس بەقەت خۆم باش ناناسێت ئێمەش کاک عەلی خۆی مایکەکە لە اختیاری ئاوێت و هیوادارم ئێوارێکی خۆش بەری لەسەر پێشەکی زۆر سپاس مەمنون بۆ ئەو سپاسی دانە بە دانشتان دەکەم کە لەو ئێوارەیەدا لێرە من لە خزمەتتدا من زۆر شارەزانیم لە خۆناسین و لەوەی کە خۆم هەناسێت بەڕاستی بەڵام تەمەنێکی باشم هەیە هەرەوەندە بەسا تقریبا لە ساڵی 1970ەوە یەک پشوو خەریکم نازانم خەریک خۆشم نازانم بەڵام خەریک ئەو بەرهەمانەی کە تا ئێستا هاتووە ئەوە کاک جەوادی شارێکی پێ کرد تەنیا بەرهەمێک کە لێرە دەست ناکەوێ ئەو نیشتیمانەیە کە ساڵی 2008 بە یارمەتی بنکەی ژین و لایەنی ساڵح چاپ کرا ئەمە کۆی بەرهەمەکانی کۆمەڵی ژێکافە چ بە گۆباری نیشتیمان لێرەدا بەڵگەیەکی گرنگی تێدایە کە ئەویش لاپەڕەی دەی نیشتیمانە نیشتیمانی ژمارەنەوە کە ون ببوو تێیدا نەبوو لە هیچێک لە کۆپیەکاندا ئەو لاپەڕەیە بەخۆشیەوە کتێبەکە لەژێر چاپ بوو دوو جوانێری سابڵاغی کە ئاهلی ئەدەب و فەرهەنگ و نووسین و ئەوەن فریامان کرد و ئەو لاپەڕەی هێنا بۆ بنکەی و ئەو لاپەڕەیە باسی پەیمانی سێسوونی دەکات ئیتر ئەم لاپەڕەیە کە بە قەڵەمی خودی ژێکاف لە گۆڤاری نیشتیماندا بڵاو بۆ ژمارەنەوە هەموو ئەو دیعایە و قسەوە کوشتانەی ڕەت کردەوە کە پەیمانی سێسوون و لە نێوان چوار پارچەی کوردستان لە چیای داڵانپەڕ کراوە بەڵێ لە چیای داڵانپەڕ بۆ لە ماڵی شێخ نەزروڵڵای زینگێ لەوێ کراوە بەڵام ئەمە تەنیا کۆبوونەوەیەکی زەبیحی و قاسم قادری قازی و دوو ئەندامی دیکەی ژێکاو بووە لەگەڵ سەید عەبدولعەزیزی گەیلانی و لەگەڵ نوێنەرانی کۆمەڵەی هیوا هیچی دیکە نەبوو یعنی بڵێ خازی وەهاب لە سووریا و نازانەوە ئەوانەی کە شایعەکرا زەمانی کاکرین و ئیسانی ڕەحمەتی و لەو نووسینانەدا ئەوە نییە بەڕاستی بەڵکو کۆبوونەوەیەک بووە لە بینی هیوا و ژێکافی ئەگەر چاوێت سرنجێک بدەنە ناو نووسراوەکانی ژێکافیش تۆ دەبینی کە ئەوان چەند معجبی ڕەفیق حیلمی و معجبی کۆمەڵەی هیوا بوونەوە بە کۆمەڵەی برای خۆیان داناوە و تەنانەت لە ژمارە یەک و دووی نیشتیمان دوایە ئاڵوگۆڕیان بەسەردادێ و لای دەبن دەڵێ هەموو جارێ لەسەری گۆڤارەکە دەنووسن بژی سەرۆک و کورد و کوردستان ئەم سەرۆکە کەس نییە بەغێرە ڕەفیق حیلمی بەڵام دواتر بۆیان دەرکەوت کە ئەوان ناتوان تاسەر بڕۆن و بەداخەوە چوار نەفەر لە هەرە ئەندامە چالاک و ئەوانەی خۆیان نرد بۆ بارزان شتێکیان بیست بوو لە کەرکووک و لە سلەیمانیەوە کە ئەوە شۆڕشێک لە بارزان دەگۆڕێدایەوەوانە ئەمانە وەکو کەلعادە ئێستاشی لەگەڵ ڕۆشنبیری کوردی
ئیمانی بەو دوو ئەژنۆی خۆی نییە هەمیشە دایم چاوێکی لە عەشایر لە خێڵ لەوە کردووە بە پەلەپەل یان با بچین تەساحوبی ئەو شۆڕشە بکەین بیکەین بە شۆڕشێکی نەتەوەیی شۆڕشەکەی بلۆبارزان نەتەوەیی نەبوو هەمومان دەزانین بە هەموو بەڵگەکانەوە و ئەو چوار ڕۆشنبیرە بەداخەوە چوون لەوێ وەڵام هیچیان بۆ نەکرا و هیوا تێدا چوو بەڵام ژێکاو ماوە لە نەهایەتدا ژێکاویش بڕوای بەهێزی وردە بورژوای توێژی مامناوەندی کۆمەڵگای خۆی نەبوو هەیەک لەوان سەردیحی بوو و هەموو خەرمانی خەباتی چاکن ساڵی کە پێبووی هەر دوو دەستەی تەسلیمی کەسێک کرد کە لە ئەوەڵی ژێکاوەوە لەیان کرد نە شێخ نە ئاغا نەمەلا لە هەمووی لاپەڕەکاندا نە شێخ نە ئاغا نەمەلا بۆیان لێ ببنە سەرکردایەتی ژێکا هاتن لە نهایەتدا بەهۆی دەستێوەردانی باقلۆک بەهۆی دەستێوەردانی دەرەکی و کەسێکیان هێنا بە نێوی پێشەوا قازی محەممەد کە هەم شێخ بوو هەم ئاغا بوو هەم مەلا بوو هەرسێکیان تێدا بوو و کۆمەڵی ژێکافیان تەسلیم کرد یانی دایتر تاجیل کرا یا تەسلیم کرا ئەوە زۆرمان لەسەر نووسیوە لەو کتێبەیدا کە ئەوەی یەکەم کاری منە بە یارمەتی هەزار جار ڕەوانشاد کاک دکتۆر حمیدی حەسەنپور کە بەڕاستی سەرپەرشتیمی کرد بە درێژایی 11 ساڵ و لەوێدا ئێمە کۆمەڵێک ئەوانە بە شێوەی تاریخی زارێکی مێژووی زارێکی لە گەورە پیاوان لە نووسەران لەوانە ئەو کتێبەی لە بەرهەمان ساڵی 99 کە لە سوید ئەو دەم چاپکرا و بڵاو کرایەوە دا مەبەستم لە لاپەڕەیدا چی بوو لە لاپەڕەیدا وەختێک ژێکاو دەچێتەوە بۆ باری نیشتیمانی ژمارە 10 ئامادە دەکات کە چاپخانەکە لە تەورێز بوو ساڵی 44 کە دەگاتەوە نیشتیمان بۆ سابڵاغ ئاگادار دەبن کە هیوا لەو دانیشتنەی پاشەکشەی کرد قاسیدی هیوا بۆ ژێکاو دێت پەیامیان داتێکە کاکە ئەو کۆبوونەوەیە نابێ بنووسێ نابێ بڵاو کرێتەوە ئەوانیش لە لاپەڕەی دەدا بڵاویان کرێتەوە زەبیعی دەستەکە هیچ تازەی ناکرێت چاپکەوە بۆ کوێستانی بڵێ وڵا دلیتی دەکەم هیچ شتێک دەکەم لای دەبم هاتن چیان کرد کوتی کاکە دانیشن لایەنگر و ئەندامانیان لاپەڕەی دەبڕن لاپەڕەی دەیان دڕاند و نیشتمانیان بەبێ لاپەڕەیدا بڵاو کردەوە ئەوە بوو ئێمە هەمومان چ لە کۆنگرێسی ئەمریکایە چ لە بریتیش لایبرری لەندەنێ چ لە ئارشیوی کاک نوشیروانی چ لە ئارشیوی کاک میری حەسەنپور چ ئارشیوی کاک حەسەنی قازی هەموو نیشتمانەکانمان هەبوو بەڵام لاپەڕەی تێدا نەبوو بۆ یەکەمین جار لێرەدا لەو نیشتیمانەدا لاپەڕەی داهاتەوە ئەو شەرحەشی تێدا نووسراوە بۆ یە گرنگی ئەو کتێبەی ئەوەیە بەداخەوە نازانم بۆچی بریایی چەند لێرە بە ئەوە لە ساڵی 2008ەوە خەڵک داوای دەکاو نییە ئەمن ئەوەم تاقەیەک دانە هەر بۆ نیشاندا لە کتێبخانەی خۆم هێناوەتە دەرێ هەرێک دانیشتن لێ زیاتر بوو بۆیە داوام لێ ئەوە دوایی لە گفتوگۆم لەگەڵ بەڕێز مامجەلال و ئەوانە لە لەندەنی ساڵی 95 مامجەلال کوتی زەبیحی بەگشت شوعەکانی شام خالی بەغدا شوانە و تەنانەت مامۆستازیکە خوێنوانە کە ئەو دەم بە پەنجاکان کوردایەتی عەیب بوو کورد عەیبەیە دەبێت ئێمە باسی پرۆلتاریای جیهانی بکەین باسی ئەوە بکەین کە پرۆلتاریا ڕزگار بکەین ئێمەش سەردەمی خۆشم لە هەفتاکاندا بەڕاستی ڕێکخراوەکانی ڕێکخراو گەلی ئێرانی یا کوردی ئێرانی یا عێراقی یا کوردی عێراقی بڤە بوو باسی کوردایەتی بکەین هەرەوە تا بۆ خۆتان دەبینین لە ساڵی 85 ئاڵای شۆڕشی لە بەرهەمهات لای ئێمە مەسووری حکمەتی لە بەرهەمهات و ئەوانە ستۆپێک بوون بۆ بزادی کوردی بۆ زوڵانەوەی کوردی و بەلاڕێدابردنی ئەو مەسیجەی کە کورد دەبێ هەیبێ ئەو مەسیجەی کە کورد دەبوو هەیبێ کە ئەویش تەنیا و تەنیا بەڕێی من کە لە زۆر جێگایاندا باسم کردووە کێشەی نەتەوایەتیە کێشەی کورد هیچ شتێک نییە بەغێر لە کێشەی نەتەوایەتی
کێشەی نەتەوایەتی بە هیچ شتێک عیلاجی نایە، نە بە ڕەفۆرم، نە بە خودموختاری، نە بە ئۆتۆنۆمی، نە بە فێدرالیزمی کە ئێستا هەمانە دڵمان پێخۆشەوە هەمووتان دەزانن هیچ نییە، نە بەوەی ڕزگاری نایە تاقە ڕێگای چارەسەری کێشەی نەتەوایەتی کە ئەگەر کێشەی نەتەوایەتیە دەوڵەتی کوردیە، دروستبوونی دەوڵەتی کوردیە. جا ئەوجا کە دەوڵەتەکە دروست کرد دەگەڕێنەوە سەر مافی چارەی خۆنووسین لەوێدایە کە ئەتۆ لەژێر سەیتەرەی خۆت، لەژێر هێژمونی خۆت، لەژێر دەسەڵاتی خۆت ڕێفراندۆمێک دەکەیت. ئەلە میلەت وەکو کۆبێک، وەکو سکۆتلەند، ئێوە پێتان خۆشە لە چوارچێوەی ئێراندا بنێنەوە یا هەر دەوڵەتەکەی خۆتان بەڕێوە دەبن. لەوێدا ڕێفراندۆم شەرعیەتی هەیە، نەک ئەوەی کە ئەمن بێنم لەژێر باری دەوڵەتێکی داگیرکەردا لەژێر هێژمونی واندا ڕێفراندۆم بکەم. ئەو ڕێفراندۆمە بۆ هیچ ناڕە، ئەو ڕێفراندۆم معلومە دەسەڵات بە کەیفە خۆی دەبا. ئێوە لە باشووری کوردستان لە ساڵی 92ەوە عادەت و بە هەڵبژاردن کردووە، هەڵبژاردن دەسەڵات دەیباتەوە بەبێ ئەولاد. ئەوە قسە گەورەکەی ستالینە. ڕاستە ئینتخابات دەکەین، ڕاستە دموکراسیە، بەڵام ئەوەی کە بڕیار دەدا چێ دوای دەسەڵات دوای ئینتخابات دەکەین ئەوە دەسەڵات. بۆیە ئەوە لەوەدا ئەمن زۆر بە ئاشکرا بەداخەوە لەوەیدا زۆر هێرشم کرایە سەری لە ساڵانی ئاخرۆخینەوە دوو لە بیدایەتی 2000وانە و ئەمن دەوێتدا دێڵێکم بەکارهێناوە لەو کتێبەیدا دێڵێکم بەکارهێناوە دەڵێن چوار پارچەکەی کۆمەڵەی ژێکاف خولاسە بووەوە تەسلیم کرا بە حیزبێکی تازە بنێوی حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە ئەینی ئەو کۆپێش هات بوو بە پارتی دموکراتی کوردستانی، یعنی حیزبەکە ئێرانی بوو کشێکەی، بەڵام پارتەکەیان کرد بە پارتی بۆ لێستاش وەر پارتی بەرقەرار. هات حیزبی دموکرات سەربەخۆیی کوردستان، چوارپارچەی کوردستان هات خولاسە بووەوە، هەنگ بووەوە، بچووک بووەوە بە دموکراسی بۆ ئێرانی داگیرکرد وە خودموختاری بۆ کوردان. معلومە خودموختاری بۆ کوردان لەژێر هێژبوونی دەوڵەتێکی پاشی وەکو ئێرانی زەمانی ڕەزا شا و زەمانی شایدا هەر ئەوەی لێدەهات کە ئێمە ئەو ڕۆکانە 80 ساڵە وێڵین بە دوای سەرەتاییترین ماف. ئەینیشتش لە پارتی دموکراتی کوردستان و پارتی دموکراتی سووریا، پارتی دموکراتی تورکیا هەمووی دروست بوو کە بەڕێی من ئەمە لادەرێک بوو، لادانێک بوو لە مەسیج و لە پەیامی کێشەی کورد کە ئێمە کەەوەشە بەڵای سۆڤێت بوو بەڕاستی بۆمان نازڵ بوو کە ئێمە هاتین خۆمان خولاسە کردەوە بەوەی کە ئێمە دەبێت بۆ دموکراسی حەول بدەین، ئێمە دەبێت بۆ پرۆشتاریای جیهانی حەول بدەین، ئەمما بێ ئەوە سەرەتای چاواشەکردنی خەباتی کوردایەتی بوو. ڕاستە ئێمە دەبوو لە دەستی شێخ و ئاغا و مەلا ڕزگارمان بایە و خۆناغێکی مۆدێرنیتەمان دەست پێ کردایە، بەڵام ئایا ئەو خۆناغە مۆدێرنیتە ستالین بوو؟ بۆیە ئەحزابی ئێمە بە ئیسلامیەکانیشەوە، بە چەپەکانیشەوە، بە هەرە کۆمۆنیستەکانیشەوە، بە سۆسیال دموکراتیشەوە هەمان شێوەی ئەحزابی ستالینی، هەمان شێوەی ئەحزابی سانترالیزمی دموکراتی کرد کە ئاخرەکەی ڕەشماڵەکەیە، دیوەخانەکەیە لە جیاتی ئاغا کە لە لای سەرەوە دانیشتۆ حەوتەش دانت باڵی دروستەرینی لە پشتەری ناوە دەستپێحەکەی هەڵدەسووڕێنێ و کۆمەڵێک ڕەعیەت دانیشتون. ئێستاش هەر ئەو سیمایە، بەڵام مۆدێرنەمان کردووە. چۆنمان مۆدێرنە کردووە؟ ناوی ئاغاکەمان کردوتە سکرتێری گشتی، ناوی ئاغاکەمان کردوتە سەرۆک و ڕەعیەتەکانیشمان کردوتە مەکتەب سیاسی، کۆمیتەی ناوی. بۆیە تا ئێستا کوونەژ ئێمە لەو جیرۆدەیە ڕزگارمان نەبووە و ڕزگاربوونی گەلی کورد ئەم زۆرم حەول داوە لە ماوەی ئەو ساڵانەی کە لێرە نیشتە جێم تۆ لە 2000ەوە زۆرم حەول داوە نووسەرێکی ڕەخنەگر بم و لەوەیدا زۆریش هەڵخلیسکاون، لەوەشدا زۆر پێشیان پێگرتوون، زۆرم جنێ و پێدراوە لە سنەڵخشەوە بگرە هەتا کوێ نازانم چی هەزاران هەزار شت
سایتیان بۆ دروستکردن چاواشیان کردن وتیان ئەلی لە ناوەڕاستی جادەی بۆلێوی قواتی سوواتی ئەمریکایە گرتیان و بردیانە گوانتانامۆی و هەمووی ئەوانم دیت لێرە هەمووی ئەوانە لەسەر چی؟ لەسەر یەک تاقە ڕەخنا کە ڕەخنەکانم دەو کتێبەیدا هەن ئەوەی کە کاک جەواد دەڵێ ڕاستی کرد ئەمن حەولمدا کە دێمە ئێرە دیوە ڕەخناکان دیوە ڕەخنانێزەکان بە کۆمەڵانی خەڵکی دوا ڕۆژم نیشاندم بە نەوەی نوێ نیشاندم بۆیە بە پێویستم زانی ئەو کتێبە چاپێ کە کۆی نووسینەکانی ئەو چەند ساڵی منە لە باشووری کوردستان کە من لێرە نیشتەجێ بووم بۆ خۆم بە قەرزداری نەوەی نوێ دەزانم خۆم بە قەرزداری ئەو نەوەی دەزانم کە هیچ ڕوحیان خەبەرداریە ئەمن دڵنیامە تەنیا نەوەی نوێکە ئاگایان لەو شتانە نییە ئاگایان لەو نووسینانە نییە ئاگایان لەو ڕخنانە نییە ئاگایان لەو شەڕانە کە ئەمن کردومە لە تەلەڤیزیۆنەکان لە ڕۆژنامەکان لە کۆڕەکاندا چڕەکە چ بگا بەنەوەیە کە تازە دەبێتە 18 ساڵ کە ئەو ساڵ مافی دەرگانی هەیە ئەم جمابێ ئێمە قەرزدارین بۆینەوەی کە ڕاستیەکانیان پێ بڵێن وەک چۆن ئێستا کوێ ئێمە حەول دەدەین وەکو لێکۆڕە وەکو بەسەرچێت باسی کۆمار دەکەین باسی شێخ مەحموود دەکەین هەزاران کون و قاژەرمان لێونە ناڵانی چۆن بۆ ڕاستیەکانی چۆن نەبووە بۆیە حەق نییە نەوەی دواڕۆژی کورد بەوەی دابڕواکە کە ڕاستیەکانی لێبوون بە تایبەت لەو دنیای مۆدێرنیتە و لەو دنیای تەکنۆلۆژیادا سپە و دوی گیرەیمان لێ دەکەن خۆ ئەو دەم کە تەسجیلێک نەبوو ئەو دەم کە ڤیدۆیەک نەبوو خۆ ئێستا هەموو شتێکەیە ئێستا هەموو دانە بە دانەی ئەم گەنج و ئەو خەڵکانەی کە دەژین لە جیهانی لەو جیهانە بنە هەر هەمووی بۆ خۆی ڕۆژنامە نووسێکە بۆ چونکە کافێ تو یەکدانە مۆبایلی مۆدێڵت پێبێ یەکدانە مۆبایلی زیرەکت پێبێ ڕۆژنامە نووسی فۆتۆگرافێری هەموو شتێکی بۆیە حەقا ئێمە دەستکرینەوەی تاقنۆ دابین کە دێنە سەرکار و ئێمە بێخەبەریان نەکەین من حەولی ئەوەم داوەکە ئەو 20 ساڵی ڕابردوو کە لە مێژووی باشووری کوردستاندا بەڕاستی مێژوویەکی گرینگە بەڕاستی مێژوویەکە کە دەبێ بە خۆمان دابچینەوە کە دەبێ بە خۆمان دابچینەوە ئێمە مانانی شۆڕژگێری شاخ هەمومان زۆربەمان هەموو حەول و تەقەلا و شیعار و کردەوەکانمان عەدالەت و دێمۆکراسی بوو ئێستا هەر ئەو شۆڕژگەرانەی دوێنێ بوونە دیکتاتۆرەکانمان هەر ئەو شۆڕژگەرانەی دوێنێ ئەو ڕۆکانە خەڵک دەڵە سەد خۆزگە بە سەددام ئەمە کارەساتە بۆ نەتەوەی کورد کە شۆڕژگەرەکانی دوێنێم ببنە جەلاد ببنە زمان بڕم ببنە نان بڕم ببنە موچە بڕان یعنی ئەمە دەبێت بەڕاستی هەڵوێستەی لێ بکەین دەبێت پێدا بگرین کاکە ئەمە چییە و بۆ ئەمان لێ هاتووە ئەو شۆڕژگێرانە بوون کە لە شاخ دوێنێ پێرێ مناڵی خەڵکیمان فری دەدا دەماخود دەبێت بێن بۆ شۆڕش بێن بۆ پێشمەرگایەتی ئەمە بۆ دوای عەدالەت دەکەوین بۆ دوای سۆسیالیزم دەکەوین بۆ دوای بەرابەری دەکەوین بۆ دوای دموکراسی دەکەوین بۆ دوای مافی کورد دەکەوین ئێستا لەکوێ مافی کورد لەکوێ مافی کۆلە شۆڕژگەرەکان هەر تاقێک پێگەیشتون بەڕاستی ئەوەی ئەو لە کوردستان دەگوزارێت ئەم کتێبە پڕە لەو جۆرە نووسینانە پڕ ڕەنگە بەشێکیان بڵاو ببێتەوە بەشێکیان ئەوە بێت دا بۆی کە زۆر سەرتان لێشێنم پێشەکێکی بچووک دەخێنەوە دوای حەزەکەم بەڕاستی کاک جەواد ئەوانە بەیانەشم خوشکێکشم تەداخل بکەن و قسە بکەن ئەوەندەی کە مەجال دەدرێت خوێنەری بەڕێز ئەو پەرتووکەی بەردەستت بەشێک لە فەرمانی حیزب نووسینەکانی ئەم چەند ساڵی دوایی زۆربەیان لە بۆبار و ڕۆژنامە و سایتەکاندا بڵاو بوونەتەوە ڕەنگە بۆ جاری دووەم بێت سەر بە ماڵتان دەکەنەوە ماڵتاندا دەکەنەوە پێشەجی گەر دەبێتە هۆی بێزاربوونتان داوای لێبوردن دەکەم و هەر زانیتمان دوور دەکا یەک کردووی لێ مەقدەرم و خێرا دووری هەڵ ئەوەی کە پاڵی پێوەنام ئەم کارە بکەم ویستی خۆم نەبوو بەڕێز کارزەرکەوت هانی دامتان و ساوەکانم کۆ بکەم و خۆشی بەشێکی کرد لەبێ کتێبێکدا بیخەمە خزمەت ئێوەی بەڕێز هەر لێرەوە سپاسی مامدوبوون و لوتفی دەکەم هەروەتە ڕەنگە بۆنەوەی نوێ بە کەڵێک بێت و دەژبێتە ئارشیوێک بۆ خۆم
بیرۆکەکەم بەدڵ بوو خۆڵم لێ هەڵماڵی دەستم بە کۆکردنەوە وتارەکان کرد هەڵبەت دەزانم زۆرم لە چی سون لە کاتی خۆی گرنگیم پێڕە بە ڕاگرتنیان نەداوە تازە زەحمەتەوە دەستم کەوتنەوە هەر ئەوەندەی لە ڕێگەی ئینتەرنێت و ڕۆژنامە و گۆبارەکانی بەردەستمەوە ئەم دیارە شوانەی لێبەدی هاتوو لە دەرگای گەورەیتان داواکارم لێمی قبول بفەرمونی لەبیرتان بێت لەوانەیە وتاری تێدابێت خۆشم ئەمڕۆکەوەتەوە نەبێت هەر وتارەی کە بڵاو بۆتەوە لە سەردەمێکی تایبەت بۆ کێشەیەکی ئەو کاتەم نووسراوە لاتان سروشتی بێت بیر و ڕاو بۆ چوون ئاڵوگۆری بەسەردان بێت ئەمە لە ئەوەڵی کە پێم لە خۆی ژیانی سیاسی ناوە زۆر بێزار بوو لەو دروشمەی کە زۆربەی حیزبەکاندایاندا سیاسەتی نەگۆڕی کۆمەڵە سیاسەتی نەگۆڕی حیزبی دموکرات سیاسەت چۆن دەبێت نەگۆڕ بێکار سیاسەت دەبێت بگۆڕ و بە دنیایەوە دەخوای تدایەکە ئەگەر ئەم بۆ دووبارە بێنەوە وای نانووسێت لەسەر پرینسیپی ئەمانەتی وتارێکم لە ناوڕۆک و بیرروڕادا دەستکاری نەکردووە ڕەنگە بە ڕێزانی پێداچوونەوە بە ڕێزمان و خاڵبەندی و هەڵەسنی چەند ئاڵوگۆڕێکی سوچیان تێدا کردبێت بەلامەوە ئاسایە ئەوەی ئەم ڕوسکەی خوێنەری بەڕێز بزانێت سەردەمێت چۆن بیرم کردوێتەوە چۆن لە کێشەکان تێگەیشت لێرەوە زۆر سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە بە دڵێکی گەورەوە لە کەمکوڕەکان دەبوونی بۆم ڕاستەکەن ئەگەر نووسین و وتارێکی منیان پێشت گێرەوە لەم کتێبەدا نایبینن منیشی لێ ئاگادار بکەنەوە حاشام پێ ناکرێت زیاتر لە 30 ساڵ دموچاو قەڵەمێک بووم کە جاروبار بەویست و ناویست سەر و دڵم گرت وە کاتتان پێداوە بۆ خوێندنەوە و جۆگرتن لە وتار و سەکان ئێستا باش دەبێت هەر وەک ئێوە ئەوانەی ئاشنا نەبوو یا ئەوانەی ئەم ڕۆستەیە پێدەگەن لێمان لود ببنەوە و خۆیان سەبارەت بە خزمەتکاری ئەم مرۆیە بۆ دایکی نیشتیمان تێبگەن و خۆیان حکم بدەن لە دڵسۆزی بە ئەمەچی بێ ئەمەچی بە وڵات و خاچی هەر وەک هەست پێ دەکەیت لە جملەی شاعری دەربار و خۆهەڵاوەز و بەدەسەڵاتدا نەبوو و نووشی خەڵەمەکەم لە ستایش و پێدا هەڵبردندا کول لە ئازوڵ و گەندەریدا تیژ و جەرگ پڕ بوو هەورم داوە هەردەم لە خزمەتی میلەت و خەڵکی هەژار و ستەندیردا بوو ڕەخنەگر بم نەک ستایشی بیر و هزری عەدالەتخوازی و لە بەرەی خەڵک بودابوون ڕەنگە وای یەکبێتون لە لای خەڵکانێک و چاوێکی نەخوازرا و بێزراو ئەوەش بە دڵ و جان وەردەگرت هەر وەک چۆن بە ئەوەشی گەرمی خەڵکی هەژار و دڵێکراوە هەمیشە بۆم بوون بەلامکەی ئارامی و بێرمی حەسانەوە بۆیە لە هەموو ئەوانەی گە ڕۆژێک بە قسە یا وشەیەک ئازارم دابن دەخوازم لێم ببوورێت هەرگیز داوا لەوانە ناکەم کە ماڵ سەروەتی خەڵک دەخۆن منداڵی خەڵک دەکوژن زمانیان دەبڕن بە حکمی دەسەڵات دوژمنی خەڵکن دۆست و هاوپەیمان و شەریکی داگیرکەرانی کوردستانن هەتا قەڵەم بڕشتی هەبێ و ئەم بێهێز و تینوتاو دەست هەڵ ناگرن لە قاودان و بەگشدار چوونەوەی داگیرکەران و زاڵمانی گەلی کوردستان بەدڵ حەز دەکەم هەتا هەم لەبەرەی حەق و خەڵک و عەدالەتدا جا ئەگەر لەم ڕێدا دڵی زۆرانیشن لە خۆ بکەم هەرچەند باشترە لەوەی پاڵپشتی بکەم لە دەسەڵاتی زاڵم و گەنجەڵ دەبێ بەڵام ئەوەندەی لە دەسەڵاتی داگیرکەرانی کوردستان بێزار و دژیانم نەکەم کرد بگرە زۆر زیاتر لە دەسەڵاتی زاڵم و فێرعۆنەکانی هەژار و ئازادی خواستوژی خۆماڵی دیسان بگرە دەقات لەم خوێندەوار و ڕۆشنبیر و کادرە حیزبیانە کە تەنیا بۆ بەرژەوەندی تاکە کەسی خۆیان هەموو عەیب و ئیرادی دەسەڵاتی زاڵمی ناوخۆ دەزانن و دەیبینن بەڵام بۆ ساتێک دەست لە مەدح و ستایش هەڵناگرن و هەموو سوتایەتی کردنێک قبول دەکەن تەنیا لە پێناو چەند ئانە و پۆستێک سەدان جار زیاتر بەرمکردی خۆمیان دەخەم ئەوانە دەبوو چرای ڕووناچی بەر پێی میلەت بن کە چی بوون بە هۆکاری هەشتنەوەی کۆمەڵگە لە جەهلی دواکەوتووی و پەیدەیدا بۆیە لە لای من گەر ڕۆژێک لێبوردن هەبێت بۆ دیکتاتۆر و زاڵمەکانی خۆی و دەرەکی ئەوە لەلام زۆر قورس و زەحمەت دەبێت ئەم توێژە نوخبە و ڕۆشنبیرە کە بوونە هۆی چەقین و بەرەو دواگەڕانەوەی نەوەکان لێ خۆشبوونیان بسەرمێن بەوە ڕازی و دڵخۆش دەبن ئەم دیاریم لەبەر دەرگای کەوشتنی بارگای کتێبخانەی کوردی جێیەکی بۆ بکرد ئەوە لەسەر ئەو کتێبەی ئەوەی دیکە کە ئەو ڕۆکان بێتە خزمەتتان بەڕاستی لێرەوە دەبێت سوپاسێکی گەرمی سەردەم چاک بەخشی سەردەم بکەم کە کاتێک لە ئێوارەیەکی دانیشتندا
قلتم أمان لقاموسي ما مصادقي لسر الشيء حمزة مقدمية استدلال كرايا كأولي تصادقي صالح تاول هاتو مهابات ويستيوسن صالة هاتو شاركي خوي أو كتباني بدياري لبقوي هنا أبو همزة بيك لا همزة كيدا صدلا قرية پێشەچی تێدایە کە لەسەر مێژووی زمانی کوردی زمانی کۆنی پادەوی زمانی هەورانی زمانی ڕەگ و ڕیشەی فەیلی و لۆڕەکاندا بەڕاستی ئەو ئەمن معجبی ئەو سەد لاپڕەیە بوو قامووسم لەبیر چۆ ئەمە پێشەچی بووە سەد لاپڕەیە ئیتر هەر خوێنەرێکەوە دەخوێنێتەوە حەز بە گەورەی زمانی کوردی دەکات کە چەند کۆنە کەچۆن ئەو ڕۆژانە دنیای ئاکادمیا دایناوە کە زمانی کوردی دەبووی زمانە لەباری ئەوە پەرەپێدان و بەرەباری وشە و لەباری ئەوە و ئەمە زەبیحی ئەو کات بە شێوەیەکی زۆر ئاکادمی دەبێت لەبیرمان بێت کە زەبیحی دنیای ئاکادمی نەخوێندوە بەڵام زۆر ئاکادمیانە بووە شتەکەی خۆی کە زمانەوانێت چوە دەبێتدا من ئەوم ئارەزوو بوو کە بتوانم ئەو پێشەچێ وەکو نامیلکەیەک بنەخرێتەوە چاپ کرێتەوە بۆ هەموو قوتابیەکانی جامعە قوتابیەکانی شەشی ئەعدادی یا ئەعدادی و مامۆستاکان کە بتوانن لەسەر زمانی کوردی مەحازرە بکەنەوە ئەوانە ئەمە تاوە کتێبێکی ئاکادمیە عیبارەتە لە سێ نووسینی پێشەچی قاموسی زەبیحی کە خۆی نووسیوێتی دوو نامەیەکە کە کاکمیری حەسەنپوور لە کانەداوە لە ئەمریکاوە بۆ زەبیحی نووسیوە ساڵی 1970 کە خەریکی ئۆتۆحەکەی بۆ خەریکی دکتۆراکەی بۆ لەسەر زمانی کوردی ستانداردی زمانی کوردی نامەیەکی نووسیەوە بە بای شەماڵی سپای بە نامەکە نەیزانیوە چۆن دەگات چۆن نادا بەڵام هەر ئەوەندە نووسیوێتی بەغدا کۆری زانیاری عەبدوڕەحمان زەبیحی ئەو نامەیە گەیوە هەمووی لاپەڕێکە کە لەو کتێبەیدا هەیە کۆپیەکەی ئەوە ڕۆیشتە و زەبیحی کە ئەوەی دیوە پێیان دارن کە کۆری زانیاری و نامەی داوە بە زەبیحی هاتۆ دانیشتە زیاتر لە 15 لاپەڕە بە شێوەیەکی زۆر ئاکادمی جوابی ئەو تەلەبەیەی کوردی داوە خەریکی دکتۆرایە و ئەو نامەیەشم چاپ کردوێتە کە ڕەگ و ڕیشەی وشە تاتاشین ئەوانە دەبینێتەوە و دەنووسێ بۆ کاکمیری و دیسان پێشەچێکی ئەو ڕەحمانی حاجی مارف کەویش ئوستادێکی قاموس نووسی و فەرەنووسی بوو ئەو سێیانە و نامەکەی کاکەمیر و جوابەکەی زەبیحیشم کردوێتە ئەو بەرهەمە بۆ خۆم پێشەچێکم بۆ نووسیوە ئەو سێ نووسینەوە ئەو سێ زاردەشم تێک هەڵشێلاوە و ئەوەی لێ بەرهەم هاتووە کە بەڕاستی شتێکی بە بەرهەم دەبێت شتێکی بەکەڵت دەبێت بۆ مامۆستاکانی ئاعدادی و زانکۆ ماڵتانە والله من سؤال هي للجنازة